لە دوای ڕاپەڕینەوە کۆمەڵێک ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی و هەروە ڕێکخراوەکانی حزبیش زیاتر کاراکرانکەوە لە بواری مەسلەی ئافرەت و مەسلەی ژنە لە هەرێمی کوردستان کەوا کار بکەن دەربارەی مافەکانیان بەداخەوە بەشێک لەو ڕێکخراوانی کۆمەڵگەی مەدەنی و هەروە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بوونە هۆکاری ئەوەی کەوا ئافرەتەکان لە داواکردنی مافەکانیان بەلاڕێدا بن ئەمە شوای کرد ئافرەتان بۆ بەڕووی تونند و تیژی بنەوە و ببن بە قوربانی کەلتور قەربانی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و هەروە هەندێک لەو ڕێکخراوە حیزبیانش کەوا دیسان لە هەرێمی کوردستانەکەوا کارەکەن بێگومان ئەم ڕێکخراوە حیزبیانش لەژێر کاریگەری ئایدۆلۆژیا حیزبەکانی خۆیان کارەکەن بە پێی استراتیژەتی حیزبەکانی خۆیان کارەکەن دیسانش ئەوە ناتوانێت حەز و ئارەزوو خواست و ویستەکانی مافەکانی ئافرەت دەستەبەر بکاتن ئەگەر بێت ئافرەتی کوردستانی باشوور ئەگەر بێوێتن بتوانێت یاخۆت بێت مافەکانی خۆی دەستەبەر بکاتن لە چوارچەوەی خێزان بۆی بتوانێت بۆی سەلامەت بێتن بۆی بتوانێت ژیانێکی ئەمان بۆ خۆی دابین بکاتن پێویستە پێش هەموو شتێک بەڕاستی خۆی لە ئایدۆلۆژیای ڕێکخراوەکانی حزبی و هەروە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیشدا دابماڵێتن لە بەرەوەی بەشێک لەو ڕێکخراوە کۆمەڵگەی مەدەنیەکەوە باسم کرد ئافرەتان بەلاڕێدابن بەداخەوە دواتر هەر ئەو ڕێکخراوانەنە یاخود هەر ئەو ڕێکخراوە حیزبیانەکەوانە ئەو ئافرەتانێ بن بۆ ناو حیزب و لە حیزبە مشارەکەی سیاسیان پێکرێت و لە ناوەندەکانی بڕیاران هەر ئەو ئافرەتانە دووبارە ئەبنەوە بە قوربانی ببێ ئەو ئافرەتانە بێ ئاگالەوە کە ئەبنە قوربانی سێکسی دەستدرێژی سێکسی حزبەکان یاخۆت خەڵکانی ترکەوە بە ناوی مەسلەی ژن و مافی ژن و ئازادی ژن و یاخۆت یاخیبوونی ژنەوە قساکەن هەر ئەوانە ئافرەت دووبارە ئەکەنەوە بە قوربانی بۆیە من داواکارم یعنی تکای من ئەوەیە داوای من ئەوەیەکەوە لە ئافرەتانی کورد لە کچی کورد پێویستە خۆی هۆشیاربی خۆی بە ئاگابی خۆ هۆشیارکردنەوە خۆ بە ئاگابوون و خۆی بناسیتن بەبێوە بکەیتە ژێر کاریگەری ئایدۆلۆژیای هیچ حیزب بۆ هیچ ڕێکخراوێکەوە هیچ حیزب و ڕێکخراوێک و کەلتوری ئەقلیمی وڵاتانی دەوری بەری یاخود کەلتوری ناوچەکە بەسەریدا زاڵێ بێتن پێویستە ئافرەتی کورد بیتن ئافرەتی کورد بیتن چکە کۆمەڵگەی کوردی کەلتوری تونند و تیژی تێدا باونە بۆ ئێمە ئەگەر تاریخی کورتەوە بخوێنیتەوە هەمیشە کورد لە دێر زەمانەوە ئافرەتی زۆر چەلەنجی هەبووە خانزادی میری سۆران یەکێکە لە نمونە ئافرەتە چلەنگەکانی کورد مەستورە خانم عادیلە خانم ئەوانە هەمووی نمونەی ئافرەتی زیندوی کوردن کە لە سەردەمانێک ئەمانە خەباتیان کردیە بۆ ئازادی بۆ حەق بۆ مافی ژن تێکۆشاون کە تێیدا ژینگە کۆمەڵایەتەکە ژینگە سیاسیەکە هەندە ئەستەم بووە زۆر توانراوە بە ئەستەم ئیشی تێدا بکرێت و درێژە بە خەبات درێ بەڵام ئەوانە ئیشیان کردو بەڵام بە باگراوندێکی کۆمەڵایەتی کەلتوری کوردیەوە کاریان کردو منیش ئێستا داواش داوام منیش ئەوەیە هەر ئافرەتی کوردیش ئافرەتی خۆمان بەداخەوە پێویست ناکە بخرێتە ژێر کاریگەری ڕێکخراوەکانی مەدەنی بەداخ یعنی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی لەم چەند ساڵانی دوایین دەبێتە نەیانتوانی و هیچ کاری بۆ ژن بکەن دێن وەکو ژن بەژنی وەکو ژن فرۆشتن یعنی ئەو شتانە نەماینە بەڕاستی دەی شانازی سەربەرزیە لەومە ئەوڕۆکە بەڵام ژنی کوردیش دەبی بخۆی بەتوانابی سەدەک خەباتی هەیە ژنەکان دەبی بەخۆ بەتوانا بن دەبی زیرەک بن دەبی هەوڵی بدەن دەبی پیاوەکانیش هاوکاریان بن کۆمە ئەگە بنانەوێت کۆمەلگایەکی جوان بنیان بنێت دەبی ئەمە پێکەوە ژن و پیاوەکانمان هەوڵی ئەو بدەین کۆمەلگایەکی جوان بنیان بنێ نەک ژنەکانمان چێشە بە خۆمان لە خۆمان دروستکەین کەلتوری کوردی کەلتورێکی پیرۆز و جوانە ئێمە وچی گوتی ئێستا ئەو فلیمە تورکیانە لەحنی بەندیاردانیشین تووشیش زۆر نەهامەت و کێشەی کردینە ئەوە دەکە کەلتوری مە ناگونجێ بە کەلتوری خۆ سەرقاڵ بن بە کێشانە خۆ سەرقاڵ بکەن بە کەلتوری وڵاتێکی بێگانەنان مەسەلەن خۆت بە کێشەی ناوخۆت داکۆچی بکە سەرقاڵکە ئەوان بەحنای زۆر شتێ خراپیان هینایتە پێش لەمە وەکو ئێستا ژن هەیە لە فێرە کوشتن بووە لە فێرە کوڕ هەیە لە فیلمی فێرە کوشتن بوویمە لە فیلمی چاو نەترس بوویمە هەم دەستەڵات و هەم متەئسیری حیزبان لەسەرە نەیانتوانێنەکەم هەم ڕێکخراویان هەنە متەئسیری حیزبان لەسەرە لە ئەمرە حیزبەکەی خۆیان دەرچن نەکوها ڕۆژانە جێمان لەشتی نەخوازرای ئەبی دوور لە حیزبایەتی بێنە سەر شەقامدا کۆچی بکەن ژن حەزم لێ نەحی دوور لە حیزبایەتی داکۆچی بکەن لە ژنان لەژە ڕۆژانە ئەمە لە کوردستانی جێمان لەشتی زۆر نەخوازرای دەبیتەوە بەڕاستی کارە ساتە هەوڵی زیدیش بدەین ژنیمە نەحی سەدەک خەباتمان هەیە بەڕاستی سەدەک خەباتمان هەیە بۆ نمونە هەانێ ئەمە لە شاخی بووینە خەباتمان هەبووە کاری لەسەر ئەوەی بکەین خۆمان دروستکەین خۆمان داکۆچی بکەین ڕۆژانە گوێمان لە شتی نەخوازرای نەبیتەوە
ئەو ڕۆژانە نەحیژن ئەکوژێتن ژن ئەسووتێتن ئەمە داکۆچی بکەین لە مافەکانمانەگە بمانەوێتن کۆمەلگایەکی جوان بنیان بنین نەحنی دوور لە حیزبایەتی هەر ڕۆژێک گوێمان لە شەکی نەخوازرا بی لەسەر شەقام بین لە بەردەم قانون تۆن بکرێتن یاسا سەروەت بێتن ئەو ڕێکخراوانە بە یەک دەستە دوور لە حیزبایەتی داکۆچی بکەن.